32 ساڵ بەسەر ژەهر بارانکردنی شاری هەڵەبجەدا تێدەپەڕێت. سەرەڕای سەنگەربەندیە ناوچەی و جیهانیەکان ئەو کاتە کە بە زیانی گەلەکەمان بوو، بەڵام دڵتەزێنەی و گەورەی تراژیدیاکە بە جۆرێک بوو ڕایگشتی جیهانی هێژاند و پشتیوانانی ڕژێمی ئەو کاتەی باسی ناچار کرد چیتر نەتوانن ڕاستیەکان سانسۆر بکەن و تاوانی هاوپەیمانیەکانیان بشارنەوە. گەرچی هەر لەو ساڵەدا تا ئایلولی ساڵی 1970 ڕژێمی بەعەز تەواوی قۆناغەکانی هێرشی بە ناوەنفالی لە سەرانسەری کوردستان جێبەجێ کرد و تراژیدیای هەڵەبجەی لە زۆربەی ناوچەکانیدا چەند بارە کردەوە کە قۆناغەکانی دواتر کەمتر بەڵگەنامەیان گەیشتە دەستگاکانی میدیا و ڕای گشتی جیهانی کە تا ئەمڕۆژ ڕەهەندێ ترسناکەکانی بۆ گەلەکەمان و جیهان ڕوون نەبووەتەوە. بەڵام ئەو خەمساردیەی کە لە سێدەی ڕابردووی دەسەڵاتی کوردستان بەرامبەر بە هەڵەبجە و تێکڕای تراژیدیەکانی گەلەکەمانەی بووە بۆ خۆی جێگەینی گەرانی و ڕەخنەی گەورەیە، بەتایبەتی جگە لە هەندێ مۆنۆمنت و یادگاری ئەو تاوانانە زۆر بە کەمی کاریان لەسەر کراوە و کارەکانیش کەسی بوون و دامەزراوەکانی حکوومەت لە پشتیانەوە نەبوون، بەتایبەتی بە ئەرشیف و بەڵگەنامەییکردنی تاوانەکان و کۆکردنەوەی بەڵگەنامە زیندوەکان بەر لە نەمانیان. بەتایبەتی سەدان بەرکەوتوی چەکی کیمیایی لەو ماوەیەدا شەهید بوون و شاهیدیەکانیان لەگەڵ خۆیاندا بردە ژێرگڵ و وتەکانیان لە ئەرشیفێکی نیشتیمانیدا تۆمار نەکران. گەلانی زیندوی جیهان نەکار لەسەر بە دۆکیۆمنتکردنی مێژووی خۆیان دەکەن وەکو تاوانەکانی بۆمبارانی ئۆتۆمی هێرۆشیما و ناکازاکی و جەنگی ڤێتنام و کۆریا و تاوانەکانی جەنگی دووەمی جیهانی، بەڵکو بە ئاوەدانکردنەوەی شوێنەواری تاوانەکان باشترین وەڵامی وێرانکاریەکانیان داوەتەوە. ئەوانەی کە ساڵانە لە یادی جیهانی هێرۆشیمادا بەشداری دەکەن لەلایەک هەست بە زیندویی ڕاگیرانی تراژیدیا و تاوانەکە دەکەن و لەلایەکی تریشەوە دەبینن دەسەڵاتدارانی ئەو وڵاتانە بە جوانترین شێوە شوێنەواری مادی ڕووداوەکەیان ساڕێژ کردووە. هەمووان وێنەی شارە وێرانکراوەکانی ئەوروپای جەنگی جیهانیمان لەبەردەستایە، بەڵام بیناکردنەوەی شارەکان و هێڵەکانی ئاسن و کارگە و کۆمپانیەکان زیاتر لە موعجیزەوە نزیکە نەک توانای کۆمەلگاکان. تاکەی هەڵەبجە وێرانکاریەکانی کوردستان چاوەڕێی یادکردنەوەی میدیایی و کولاندنەوەی برینە ساڕێژ نەبووەکان بکەن، تاکەی گوێ لەو قەوانە کۆنە بگرین کە دەسەڵاتداران سێدەیە بەردەوامن لەسەری کە ناڵێن هیچ نەکراوە، بەڵام ئەوەی شایستە بێت نەکراوە. بەڵام ئەوە کێ دەستی ئەوانی گرتووە بە هەبوونی وڵاتێکی دەوڵەمەند و فرۆشتنی نەوت و داهاتی زەبەلاحی گومرگ و ناوخۆ و تەنانەت بەشە بوجەی بەغداش هێشتا هەرێمەکە لەگەڵ وڵاتە دواکەوتوەکان بەراورد دەکەن. ئەوە کێ دەستی ئەوانی گرتووە لە دوای چەندین ساڵ لە بڕیاری بە پارێزگاکردنی هەڵەبجە هێشتا هەندێک بەرپرسی فەرمی وەکو قەزایەک مامەڵەی لەگەڵ دەکەن، تەنانەت نامە فەرمیەکانیشیان بەو شێوەیە بڵاو دەکەنەوە. ئەمساڵ کە ڤایرۆسی کۆرۆنا هەموو جیهانی خستووەتە بەردەم ئەزموونێکی ترسناکی تەندروستی و ئابووریەوە، تەنیا چاکەی بەرامبەر هەڵەبجە و تراژیدیەکانی تری کوردستانەوەیە کە پێمان دەڵێت هەروەک چۆن ئەو پەتاجییانە پێویستی بە چارەسەری بنەڕەتی و ساڕێژکردن و تێپەڕاندن هەیە، دەبێ بە بەرنامەی کردەیی ڕوبەڕووی ببینەوە بۆ برینەکانی کیمیایی و ئەمفال و ڕاگواستن و گۆڕینی واقعی دیموگرافی کوردستانیش بەرنامەی کردەیی و استراتیژیمان پێویستە، نەگوتەی قەبەی پشتمایکەکان، چونکە هەر ئەو ئەزموونەی مێژووە کە حکوومەتەکانی لە پشتیوانی خەڵک بێبەش کردووە.